دەوەرە دانیشە خاڵە بەکرشین و شەکر کوڕ بنفەخەلاتمە بۆ فاڵم پێوەنی تۆ بۆ کوێرە تۆ دانیشە تو قسەی قۆڕمەوە بکە قسەی قۆرچی ئەدەبت یابێ بڵێ قسەی خۆش میژمە بەسمەوە بوو خاڵە بەکرشین بۆتانەکەم تێگەشی بە ئاملێکەمەوە خۆشکە بەدڵمانەوە ئەمە هی پورتانە وەڵڵاهی ناوچەوانم مێشێ یا الله خێر ئاسیای خۆش بوو ئەی کاکەگیان هەوجارە داخی نارین کە ئاوا شوی کردو بۆ تۆ نەبوو وا برینم مەکولێنەرەوە داخێکەوە لەسەر دڵما کوڕە خۆدایکی کراسەڵش نەمردووە ئەو نا هەموو دنیا مەمنونی تۆیە هەزار کەس وعدیامە هەر قسە بوو بەخوا ئاسیا ئەم جارەوانیە کاکەگیان ئەڵێم مەجموعەیە ڕستمە بۆ نێرم بزانە کامە بەدڵ بوو هەر ئەوەنە ئێستام نەڕۆم بە دایرە لەوێ کۆ دەکەین بۆ بنێرەوە حەقێ نەبێ دەکوای چۆن سەیری کەم ڕسمەکان بۆتە نێرم کوا مۆبایلەکە پێ ئەی ئێستا بۆتە نێرم خلە من لێک کاکەگیان ئێستا بە ئایدرۆ بۆتە نێرم بە ئەندۆمی ئەندۆمی چی کاکەگیان نا بە قوربان و ئایدرۆ کامەیە ئابرسیکەرەوە ئەرێ ئەمزانی دە ئێستا هەمووی بوو ئەنێرم تۆ بە سەیری کە ئیتر هەر هەمووی ناوی تایە تەمەنی تایە ئیتر بۆ خۆ سەیریان کە و جەم لێ بگەڕەوە ئەو وردە وردە هات کەمێ خۆشی بکە بەدڵمانە مامە بەکر خۆشی کوڕی شڵا خۆشیەکەم بە دڵتانە باشە بە ساخەبە وازان پوراسیە باین کردی کورە و پورە ئاسیانی ئەوە لەمانێ ئەها نەیاڵێ کاکە ئیستراحەتی لێ هەڵگرتووم دەبێ ئاسیا بانگەکە دەبێ بەکر بانگەکە دەبەسە بێدەنگ باشە جاگوێ بگرین یە قسەی خۆشتان بۆ بکەم ئەوە باوکم ئەمری خوای کردووە بێەوەی بنیا بەسە ڕۆڵە ئێمەش عەشیرەتدارین کە زارین کاکە خێمەمان هەڵاوە جا خێمەکە ئەمەنگە گەورە بۆ ڕۆڵە سەرێکی لە هەولێر بوو سەرێکی لە سلەیمانی بەسەری ئەو عوسمانە تەنکەری ئاومان ڕاگرتووە 36,000 لیتر کولی سامەتێ تەنکەری ئاوی 36,000 لیتریمان داناوە بەڵڵەبەت قسەی تۆ ئەجا خاڵە بەکرد ئەو ڕۆژەی کە تۆ باسێکەوە تەعزێر یەک بارانێ بوو لەگەڵ باوکما بەپێ لە هەولێرەوە حتا سلێمانەتینەوە بەخوا تەڵیژنەوە کوڕە ڕۆتۆ بۆ ئەمە درۆزنی درۆێ بکە ڕێب تێ بچێت چۆن لێوە هاتووی وێرە خاڵە بەکرجیان بەژێر خێمەکەی تازەگی باوک داهاتی ئەوە تۆ لەوە چێگاڵتە بە قسەکانی من بکەی بلا بەو خوا بێ بە عوسمان بڵێ بشکاتێ بکەم حاو ناموسێ بەرە وەڵڵی خاڵە بەکرزانی چی قسەکانت خۆشە نیا خۆ زۆر ماخۆشکەوی عوسمان بۆ تووشی شامەلێک نەبی لە خۆتەوە بەخوا کامەیان جوانە ئەوانە قابیلە مەمنوانم زۆر ئێستا دەست پێ بکەم بە سەیرکردنی خۆ سەیری وەڵام نەڕۆم بۆ دەوام لەگەڵ بکە ئەم دەوامێسە وەختی دەوامە دقیلە تۆ کا هەڵی بژێرە و تەلەفۆنم بۆ بکە یعنی هەچ کامێکیانم بەدڵ و یەکسەر بڵێم ئەوە داینێ بۆ خوشکی خۆ دەدەی یەڵە دە تۆ دەباش دەی بە قوربانە مەم جارە خوا حافیز کاکەگیان سەر چاوە بەخوای ڕفتەکان زۆر خۆشە بەکە هەستە با بڕۆین درەنگە بۆ دامۆنی نەماوە مناڵەکان ئێوەش هەستان کرد ئەوە سەلاجەکە هەموو شتێکی تایە ئەگەریش هەستان لە هیچ نەبوو خۆ زۆجار بۆتان بخەونەوە دەست خۆش بێ پوراسیە عزیزم پوراسیە بەکرمە بە لەگە خۆتا بێتە تیاابێ بڵە خاڵە بەکرد بەکر بەلیێ با بڕۆین خدەمەی بەەوە تۆزە فشەی بۆ بێتر بێت کە هاتمەوە بەکر بەکر چوز بەکر ئەی جوێ بگرن ئەم بلێ یان گوێژیان زۆر عاقڵە 100% ئەو باوکە مادەم چوو ئەو ژوورە پلانشی بەدەستەوە وەڵڵاهی ڕاستەکەی بلاوە تا خۆشی بێدەن کردووە فەراتە پلانێکمەیە فەر ئەچین لەوێ گوێبرین و 1 2 3 دەرگاکەین یاڵە ئەی ئەمە ڕەحەت خۆمە سوورە ماشەڵڵا لەو ئەدەبەتە ماشەڵڵا لەو ئەری ئێوە بەشەرن ئەرێ هار مەکەن شێت مەکەن بۆ ئەکەرەتی و باوکیان زۆرمان برسیان ی کوڕم پورە ئاسیان نەوی لە سەلاجەکە خوانی تیا بڕۆم بیخۆن باوکە بە قوڕام زۆر ترسم باوکەڕ تۆ ترسی هەتی بۆ زێران نێ بێ سێرەکە لە گەڕەکە باشە بەڵام من نییە لا حەول باوکەگیان من لە لای تۆ بخەوە کچم بۆ ناچە ژوورەکەی پورە ئاسیا بە ساقە بم ئەخوا بۆ ڕاوە ساون ناڕۆن کوڕی عوسیلە ئەڵی بەچکە بەرسیلە ئەدە پسسینە بخاتی پێخەمەر خوا لە کام پسێنێت